بله بیسرانی خوشویست لرادیو سلام استا امل انستیتوی فرانسین لهولر بیانی ایونت کی زور گرنگ که زور گوره هیا یکی که لگرنگ ترین ایونت کانی ام انستیتوی بلین بدرجای ام ساله کنسرت کی موزیک که بناوی پاریس لهولر استا کاغدشتی عمر برای ببری پیوندی کانو برای ببری چالاکی کلتوری کانی ام انستیتوی لگل مانه کاغدشتی زور زور سپاس بو ام درفته و پیم خوش راسته خوب روین ناو بابت بیانی چه ایونتی که اگر بو بیسرانی رادیوی سلام باسی بکی زور سپاس بو رادیو سلام و بو جویگرانی رادیو سلام اما وکو انستیتوتی فرانسی لکردستان سالانه چندین کنسرت و کنفرانس و کور و کۆبوونەوە ئەنجام دەدەین ساڵی پار ئێمە کۆنسەرتی جاز لە هەولێرمان پێشکەشی خەڵکی کوردستان کرد کە پێک هات بوو لە دوو گروپی فەڕەنسی و کوردی بەڵام بۆ ئەم ساڵ بەهۆی بەتای کۆڕۆناوە بڕیارماندا کە چالاکیەکەمان ڕانەگرین بە هەمان کۆنسرت پێشکەشی خەڵک بکەین بەڵام ئەمجارە لە ژێرناوی پاریس لە هەولێر پاریس پایتەختی کەلتور و ڕۆشنبیری و میوزیک هەولێری قەشەنگ میوانداری دەکا ئەمساڵ بە شێوازی ئۆنلاین دەبێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر کەناڵی بابیلۆن تیڤی ئێمە بۆ سبەینێ یەکەم کۆنسرت بە شێوازی ئۆنلاین 24 نۆڤەمبەر دەکات بەڵێ مامۆستا پێم خۆشە ئەو پرسیارە بکەم بەیانی کۆنسرتەکە بەڕێوە دەچێتن و هەشتی مانگیش ئاماژە پێکراوە کە هەمان شت هەیە جیاوازی ئەوەی بەیانی لەگەری هەشتی دسمبەر چێ ئایا هەمان شتن و ئەگەر باسی گروپە موزیکەکانیش بکەی بەیانی کێن ئەوانەی گۆرانی دەڵێن و هەشتی دسمبەریش کێن ئەوانەی گۆرانی دەڵێن ئێمە وەکو ئاماژەم پێکرد سەرەتا ساڵی پاریش دوو گروپی کوردی و دوو گروپی فەڕەنسیمان هەڵبژارد بۆ ئەوەی فستیڤالەکە بەڕێوە بن بە هەمان شێوە ئەم ساڵیش بڕیارمان داوە دوو گروپی کوردی و دوو گروپی فەڕەنسی هەڵبژێرین ئەم دوو گروپی کە سبەینێ بە ئاهەنگەکە بەڕێوە دەبن گروپی یەکەمیان لە کارەڤان پاس گروپی دووەمیان گروپێکی لۆکالە ڕێیان زەیتۆە بۆ کۆنسرتی داهاتوو کە دەکەوێتە 8 دیسمبەر ڕێمی پانۆسیانز تریۆ لەگەڵ سیڤان پایدار دەبن بەڵێ ینی وەکو بڵین هەمان شتن چۆنە وەکو بڵین لە دوو کاتی جیاواز ئەم کۆنسرتانە بەڕێوە دەچن ینی ئامانجی ئەمە چیان ئێمە بڕیارماندا وەکو وتمان ئەگەر شێوازی ڕاستە و خۆبوایە دەکرا هەر چوار گروپ بەیەکەوە پێکەوە پێشکەشی بکەن بەڵام ئەگەر شێوازی ئۆنلاین بێ خۆی کاری ئۆنلاین تۆزێک جیاوازتر لەوە شێوازی ڕاستەوخۆ ناتوانین تۆ بەرامبەر شاشەیەک یاخود بەرامبەر هەر شتێک دابنیشی بۆ مای چار کاتژمێرێک بەڵام ئەگەر بیکەیت بە دوو ئاهەنگی جیاواز لە دوو ڕۆژی جیاواز هەم بۆ بینەرەکان کاتێکی زیاتریان دەبێت خۆمان داڕێشتووە بۆ لەگەڵ سیستەمی ئۆنلاین هۆکارەکەی زیاتر ئەوەیە کاک دەشتی بڵێن من هاوڵاتیەکی هەرێمی کوردستانم پێم خۆشە بەیانی منی شێکێک بم لەوانەی بینەری کۆنسرتەکەم چی بکەم چۆن بکەم ینی بەیانی کاتژمێر چەند ئیتر بە دیارەوە بم بۆ ئەوەی کۆنسرتەکە ببینم هەروەها چۆن دەتوانم سەیری کەم کە پێش ئێستا چەندێک ئاماژەت پێکرد بە کوردی پێم خۆشە زیاتر باسی بکەیت بۆ ئەوەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان زیاتر زانیاری لە کۆنسرتی بڵین لەسەر کۆنسرتی بەیانی وەرگرن من لێرەوە بانگهێشتی جەنابەت و هەموو گوێگرانی ڕادیۆکەتان دەکەم کە سبەی کاتژمێر 7 ئێوارە بە کاتی هەولێر سەردانی پەڕە کۆمەڵایەتیەکانی ئەنستیتوتی فەڕەنسی و بابیلۆن تیڤی بکەن یاخود ڕاستەوخۆ لە ڕێگای کەناڵی بابیلۆن تیڤیەوە بینەری کۆنسرتەکە بن لە کۆتاییدا وەکو کۆتاییم پرسیار پێم خۆشە چونکە شتێکی نوێ ئەوەی بەیانی بەڕێوە دەچێت و ئەوەی هەشتی مانگیش بە هەمان شێواز کە هەمان شتن بەڕێوە دەچن شتێکی نوێیە تا ئێستا پشگیریەکان پێشوازیەکان چۆن بوون ینی لە ناو پەیجەکانتان لە ناو سوشیال مێدیە چۆن پێشوازی لەم ئێڤنتە کراوە بە خۆشحاڵیەوە تا ئێستا وەڵامدانەوەیەکی باشی هەیە بۆ ئیڤنتەکە و پێم وایە خەڵکی کوردستان ڕاهاتووە ئەم ساڵ لە شێوازی ئۆنلاین ڕاهاتووە و وەڵامێکی باشمان دەبێت تا ئێستا خەڵکانێکی زۆر خوازیارن و چاوەڕوانن و هیوادارین لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەشەوە خەڵکانێکی زیاتر بتوانن سەردانوان بکەن و لەسەر پەڕە کۆمەڵایەتیەکانمان
بینەری فیستیڤالەکە بن. بەڵێ دەشتی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکان بەڕێوەبەری چالاکی کەلتوریەکانی ئینستیتوی فەڕەنسی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش هیوای کاتێکی خۆش.